دۆناڵد ترامپ کارناڤاڵێکی بانگەشی هەڵبژاردننی لە ویلایەتی ئایوا ڕێخست پێش چەند ڕۆژە لە دەستپێکردنی هەڵبژاردننی ئامادەکاری دیموکراتەکان لەو ویلایەتە و بەڵێنی دووبارە سەرکەوتن بە سەر دیموکراتەکان دەدات. دۆناڵد ترامپ لە بەردەم گربوونەوەی هاوڵاتیاندا ئاماژەی بەوە کرد لە ویلایەتی مەزنی ئایوا سەرکەوتن بەدەست دەهێن و ئەگەر سەرکەوتوو نەبن ئەوە دەبێتە هاتنە پێشەوەی بارودۆخێکی ناخۆش بۆ کێڵگەکانیان. بەڵێ ئێمە بە شانازیەوە هەلی کار دەرەخسێنی و تیرۆرسەکان دەکوژین. دیموکراتەکانی کۆنگرێز لێوان لێون لە تووڕێی و حیزبی و هەر وەک دەزانن بە باشترین ساڵەکاندا تێپەڕ بووین لە مێژووی وڵاتەکەمان. ئێستا تۆمەتبار کراوم و دەیانەوێت دوورم بخەنە و ناکرێت بڕوا بەو خەڵکانە بکرێت کە لە کاتێکدا باشترین گرێبەستەکانی بازرگانی و بەهێزترین سوپامان هەیە و بووینەتە خاوەنی بژاردە و لابردنی سەرۆک سەرکەوتوو نابێت و تەنیا چاوەڕوان بن و ئەوانەی دەیانەوێت وەرەقەی دەنگدانەکان هەڵبوەشێننەوە و سیستەمە دیموکراتەکەمان ژەهراوی بکەن و سیستەمی دەسەڵات بە تەواوەتی تێک بدەن دەتوانم بڵێم ئەوە ڕوونادات. سەرۆکی ئەمریکا ڕەخنەی گرت لە ڕکابەرە گەورەکانی لە پارتی دیموکراتەکان لە یەکەم گربوونەوەی حیزبی لە شاری دیمۆن پایتەختی ویلایەتی ئایوا لەگەڵ ئامادەکاریەکانی دیموکراتەکان بۆ دەستپێکردنی هەڵبژاردننی ئامادەکاری دۆناڵد ترامپ ڕەخنەی لە جۆ بایدن جێگری سەرۆکی پێشووی ئەمریکا گرت و گاڵتەی بە بێرنی ساندەرس کرد و باسی لە پەیوەندیەکانی لەگەڵ هیلاری کلینتۆن کرد. سەرۆکی ئەمریکا دیموکراتەکانی کۆنگرێسی تۆمەتبار کردبەوەی لێوان لێون لە تووڕەی حیزبی وەک ئاماژەیەک بۆ هەوڵەکانی دوورخستنەوەی لە سەرۆکایەتی و دووبارە تەکیدی کردەوە لەسەر گرنگی پلانە نوێەکەی بۆ گەیشتنا ڕێکەوتنی ئاشتی لە نێوان ئیسرائیل و فەڵەستین. ئەمڕۆ پارتی دیموکراتەکان لەلایەن ڕاستڕەوە توندڕەوەکانەوە بەڕێوە دەبرێت کە دەیانێت باجەکان زیاد بکەن و پلانی چاودێری تەندروستی هەڵبوەشێننەوە و بیمەی کۆمەڵایەتی لەناو ببن لەگەڵ بنەبڕکردنی ئازادی ئاینی و سزادانی ئازادی ڕادەربڕین و دەست بەسەراگرتنی چەک و هەڵوەشانەوەی سنوورەکان و بە کورتی ئەم هەڵبژاردنە لە نێوان ئەمریکای ئازاد و ئیشتراکی دیموکراتی. ڕێژەی بێکاری گەیشتۆتە کەمترین ئاستی تۆمارکرا و هاوڵاتیان هەلی کاریان دەستکەوتووە و ڕێژەی کرێکانیان ساڵانە لە 100% زیادی کردووە و ئەوەش ژمارەیەکی پێوانەیە و ئەو کەسانی تەمەنیان لە نێوان 25 بۆ 34 ساڵیدایە دەزانن ئەوە ژمارەیەکی پێوانەیە و ئەوەش کارێکی مەزن و باشە کە بۆ بوژانەوە هەبێت. پلانێکی مێژووی نوێی ئاشتیمان خستە ڕوو بزانین دەتوانین بیهێنێدی ئەوە شێشێکە لە قورسترین ڕێکەوتنەکان بەڵام هەلێکمان هەیە. Historic new plan for peace. We're going to see if we can get that done.